گفتوگۆ لەسەر ڕەشن و سێڕێکەوتنەکە هەرێم و بەغدا دەکەین لایەن ئەرێنیەکانی لایەنە نەرێنیەکانی و چی قازانجی تێدا بۆ خەڵک گفتوگۆی تەواوی ناوڕۆکی ڕەشن و سەکەت دەکەین لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر ڕادڕەفا سەرۆکی تیمی سکاڵەکەرانی تەوتێنی موجار و شارەزای یاسایی لاو لێرە و ڕاستەوخۆ لەگەڵمانە بەڕێز پرۆفیسۆر کاک ڕادڕەفا سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ ینی ناوەڕۆکی ڕێککەوتنەکە ئەو سێ خاڵە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد بەڵام کەمێک بەورتر باسی بکەین ئەوەی کە لە لای ئێوە هەیە ڕەشن و سێڕێککەوتنەکە لەسەر چییە؟ بەنای خی گەورە میهرەبان سەرەتا سڵاو لە بەڕێست و گشت بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان بۆ ڕاستکردنەوە من شارەزای یاسایی نیمە تەنها تیمی سکاڵەکاری ستاندەرد دەبارەت بە تەوتینی موچە لە دادگای فیدرالی ئەوە بکەوە بڕیاری تەوتینی موچەی لە ئەنجامی سکاڵایەکە دەرچوو و زۆر سپاسان دەکەین سەبارەت بەو تەوەرە گرنگە ینی پێویستە کەەوە ڕوونکردنەوەی زیاتر بدرێ پێش هەموو شتێک بەڕاستی من دەمەوێت یەک خاڵ ڕوونکەمەوە ئەوەیەکەوە بۆچی ئێستا دەتوانین بڵێن پەلەپورزەیەک و تەنگاویەک لە نێوان هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عراقیدا هەیە بۆ ئەوەیەوە جارێشتر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکرێتەوە و هەروەها نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕادەست بکرێ و پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاتەوە بەرباس. ڕاستی خاڵەشی زۆر گرنگە ئەوەیەکەوە ئەمریکا نزیکەی 2 ساڵە چاودێری وردی نەوتی هەرێمی کوردستان دەکا وەکوەوەیەکەوە لە ئاژانسی ڕۆیتەرز لە بەرپرسێکی باڵای ئەمریکی باسی کرد کەەوە ئێمە لە چاودێریشی وردی نەوتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئێران بە تایبەتی بزانین ئایا ئەوە ئابلوقەی سەر ئێرانی پێشێل کردووە یان نە ئەو نەفتناردنە و دواتر ئێمە قسەی لەسەر دەکەین ئەوە بووکەوە نزیکەی 2 ساڵ ئێستا چاودێری دەکەن ئێستا بەڕاستی دوای نەمانی هەیمەنە و سەیتەڕەی ئێران بەسەر هەندێک وڵاتی وەکو سووریا و لوبناان و تەنانەت لە عێراقیشدا زۆر زەعیف بوو ئەوە بووکەوە ئێستا کاتی ئەوە هاتکەوە ئەمریکا فشاری ڕاستەقینە بکاتە سەر هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی بۆ ئەوەی چیتر نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق و بە تەنکەر نەچێت بۆ ئێران و لە ڕێگەی شەرعی خۆی بە بۆڕیەکانی سۆمەوە بە بۆڕیەکانی عێراقەوە ڕەبت بکرێت و لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ ئەوەی خاڵە گرنگەکەی ئێستا دەتوانین بڵین ئەو حاڵەتەی دروست کردوکەوە ئێستا هەردوو لە بە پەلەپورزەیی بە زوویی بە شەو ڕۆژیان لە سەرێکدانەوە بۆ ئەیکەوە بگەنە ڕێکەوتن و نەوتی هەرێمی کوردستان چیتر بە قاچاق نەڕوات و بە ڕێگەی بۆڕیەکانی شەرعیەوە بڕوە ئەوە خاڵێکی گرنگە بەڵام بەداخەوە زۆربەی ئەعلامی پارتی و دەسەڵاتداران ئەوە ڕوون دەکەنەوە دەڵێن فشارەکە تەنها لەسەر عێراقە نەخێر فشارەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشە بۆ ئەیکەوە هەرچی زووە نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق نەبرێتە دەرەوە لە ڕێگەی بۆڕی لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ ئەوە خاڵش زۆر گرنگە خاڵشتر ئەوەیەکەوە سەبارەت بە نەوت بەڕاستی ئەو دەنگویانێکەوە دەڵێ تەسلیمکردنی هەموو نەوتی هەرێمی کوردستان بە عێراق خودی خۆیدا بەڕاستی ئەوە وەکو یاسای بودجە وەکو ڕێکەوتنی پێشتر وەکو تەنان تعدیلکردنی یاسای بودجەشکەوە لە فرۆشتن و هەروە دەرهێنان و گواستنەوە بۆ کۆمپانیا بیانیەکان لە 6 دۆلاری بۆ هەر بەرمیلێک گۆڕا زیاد کرا بۆ 16 دۆلار بۆ هەر بەرمیلێک بۆ کۆمپانیا نەوتیە بیانیەکان ئەوانە هەموو لە خودی بودجەکە داهاتوەکەوە 400,000 بەرمیل ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان تەسلیمی سۆمۆی دەکات و ئەو سەرپەرشتی فرۆشتنەکەی دەکات بەڵام بەداخەوە ئەوە نزیکەی لە کۆتایی ساڵی سێم نزیک دەبینەوە کە بودجەکە لە 2023 و 2024 و 2025 بۆ ئەو سێ ساڵە دانراوە وا تازە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت هەندێک لە بڕگە و مادەکانی بودجە جێبەجێ بکات و ئەوشکەوە باسمان کرد فشاری ئەمریکایە بۆ هەردوو لا کەوا پێویستە نەوتەکە ڕابگیرێ نەچێت بۆ ئێران بۆیە ئێستا کە دەگوترێت هەموو نەوتی هەرێمی کوردستان ڕادەست بکرێت ئەوە حەسەب ئیتیفاق و ڕێکەوتن و تەنانەت پرۆژەی ئەنجومەنی وەزیران کەوا جێگری سوودانی فواد حوسێنە خۆیان نردویانە بۆ پەرلەمانی عێراقی وە نزیکەی 6 ئەندامی پەرلەمانی کورد خۆیان دەنجیان پێداوە کەواتە خۆیان ئیقراریان کردووە پەسەندیان کردووە هەموو
هەموو نەوتی هەرێمی کوردستان 400,000 ڕۆژانە بەرمیل تەسلیمی عێراق بگرێ بەڵام خۆیان پێ و پابەند نەبوون ئەوە خاڵێکی گرنگە و ئێستاش لەو باوەڕدانیمە هەمووی تەسلیمکەن بەشێکی هەردەهێڵنەوە بۆ دەڵێن بۆ بەکارهێنانی ناوخۆ بەڵام من ناوم لێناوە بۆ دزی ناوخۆ دەسەڵاتداران دەیانوێ بەلای کەمی 50-60,000 بەرمیلیان ڕۆژانە بنیێ بۆ خۆیان بەکاری بێن. کاگرا پێشنیارەکەی بەغدا لە ڕەشنووسەکە داوای کە هەیە دەڵێ یان 46,000 بەرمیل هەرێم داوای 65,000 بەرمیل دەکات دەڵێیان 46,000 بەرمیل بۆ ناوخۆ گل بدەنەوە یان ئەوەی کە ئێمە پێویستی ناوخۆتان دابین دەکەین. پێ دوایە پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان 46,000 بەرمیلە وایە گەر بەغدا بم پێشنیارەیان ڕازی بە بڵێن هەرێمی کوردستانیش بەمە ڕازی بێ ئیتر 46,000 بەرمیلە خۆی داوای 65 دەکات ڕەنگە بگەنە ڕێکەوتنێک لەو نێوەندەدا. ئایا بنزین و نەوت بە نرخی پاڵپشتی کراو دەبێ یاخود نا ئەو کاتە هەرێمی کوردستان هەروەکو پێشتر خۆی بە نرخی بازرگانی دەیفرۆشێت؟ دەست خۆش بندام نابووەرە و خاڵە باسکەم جەناب ئیسارەت کرد وەکو باسم کرد ئەوانە دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن بەشێکی لە نەوتەکە بۆ خۆمان گل دەدەینەوە بۆ بەکارهێنانی ناوخۆ بەڵام بۆ بەکارهێنانی ناوخۆ نییە بەڕاستی بۆ زیینی ناوخۆیە بۆ کۆمپانیا تایبەتەکانی حزبەکانی دەسەڵاتە و تەنانەت ئەو نەوتێکەوە دەڵێ گلیش دەینەوە بە وەکو عێراق بە بنزین بە 450 و نەوتیش بە سعری عێراق نادرێ تەنانەت گازوایلش بە سعری عێراق نادرێ و غازش بە سعری عێراق نادرێ بۆیە ئەوە هەر وازەحەکەوە دەیانێت بۆ خۆیان گلی دێنەوە بەکاری بێن و ئیسفادەی لێ بکەن و قازانجی لێ بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا باوەڕم وایە و کەوە زانیاریشە عێراق زۆر فشار ناکات لەو بابەتە چونکە بەڕاستی زۆریش معنی نییە دەڵێ ئەوە کێشەی خۆتان و میلەتەکەتانە با میلەت ڕازی نەبێ بنزین بەگرانتر نەکڕێ ئێمە ئەو بڕێکەوە دیاری دەکرێت قەولە لیژنەیەک بێت سەیری پێداویستی ناوخۆیی بکات بە بەرمیل ئەو بڕێ بۆ دیاری بکرێت و لەو باوەڕدامەکەوە تەسلیمی بەداخەوە تەسلیم حکوومەتی هەرێمی دەکات و حکوومەتی هەرێمیش بەبێ وجدانانە و بەبێ زەمیرانە بازرگانی بە خەڵک دەکات و بە سعری عێراق نایداتەوە خەڵکی هەرێمی کوردستان ئەوە خاڵەشی ترا خاڵش ترەوەی کەوا دەڵێن باسی تەوتین کراوە من بەڕاستی بە پێویست دەزانم ئەو لایەن و پەرلەمانتار و خەڵک و میدیانێکەوە دەڵێن باسی تەوتین کراوە یان باسی هەژماری من کراوە بەڕاستی ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە خۆی فشارە ئەساسیەکە لەسەر ڕادەستکردنی نەوتە ڕاستیەکەی چیە ئەوەی کە لەسەر ئەساسیەکەی ئەمریکا دەڵێن خاڵەگەی باسی تەوتین دەکا و ئایا ئەمە تەوتین بە پێوەی دادگای فیدرالی یان هەژماری منیش بەشێکە لە تەوتین ئێستا خۆی بە چەند خاڵێک ڕوون دەکرێتەوە یەکەمیان ئەو فشاری ئەمریکا لەسەر نەوتە تەنها علاقەی بە تەوتین و هەژماری من و ئەو چێشە داخلیانە نییە بۆیە ئێستا بۆی وەکو باسم کرد تەنگاو بوونە دەیانێت ڕێک بکەون لەسەر نەوتەکەیە دووەم فشاریان ئیتاری تەنسیقی و لایەنە شیعەکانن ئەوانەکەوە هەمان شێوە فشاریان کردو سەر سوودانی بە ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەوەش سەر دەگرێت و نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانش بە هەمان شێوە تەسلیم دەبێت بەڵام ئەوەی بێخاوەنە بەڕاستی موچەخۆرە و ئەوەی بێخاوەنە تەوتینە پرۆسی تەوتینە و تا ئێستا هەردوو لە باسییان نەکردووە و خۆشیان لێلاددەن چکە ئەوەی کەوا گرنگە بە ئەمریکا و بە ئیتاری تەنسیقی ڕادەستکردنی نەوت و نیوەی داهاتی ناوخۆیە ئەوەی تر دەمێنێتەوە ئەوەی کەوا دەڵێت تەوتین باسکراوە و یەک لە مەرجەکانی عێراق هیچ ئەسڵ و ئەساسی نییە بەڵام بەپێی بڕیاری دادگای فیدرالی تەوتینی موچە بۆ شێوازەیە یەکەم ئەوەیە داتا و زانیاریەکان لە هەرێمی کوردستانەوە بنێردرێ بۆ وەزارەتی دارایی عێراقی و وەزارەتی دارایی عێراقی دوای ئەوەی کەوا لەلایەن هەرێمەوە ئێستا کۆتا ڕێکار ماوە تەنها ناردنی هەژماری حسابی بانقی فەرمانبەران و موچەخۆرانە بۆ عێراق بۆ ئەوی ڕاستەوخۆ موچەکەی بۆ دابین بکرێت و بێتە ناو مۆبایلەکەی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئەو ڕێکارە کۆتایی ئەنجام نەداوە بۆیە حکوومەتی عێراقیش وەزارەتی دارایی عێراقی موچەی ڕەوان نەکردووە ئەوە یەک لە خاڵە هەرە گرنگەکانە بۆیە ڕێکاری طبیعی خۆی ئەوەی کەوا چکە بەڕاستی بە هەڵەش تێگەیشتنێ شێ لە بڕیاری دادگای فیدرالی دادگای فیدرالی لە 22 دوی 2024 بڕیارێکی هەبوو لە 18 دوی 2025ش بڕیارشتری هەبوو و دەتوانین بڵێن تێکەڵچێش کرا و یارمەتیدەر بۆ ئاسانکاری بۆ هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقی ئەو بووکەوە لە سەرەتا بڕیارەکە بەو شێوازە بووکەوە تەنها لە بانکە فیدرالیە ناحکومیەکان فیدرالیە حکومیەکان
کەوا لە دەرەوەی هەرێم کار دەکەن دەبێت لە ڕێگەی ئەوانەوە تەوتیم بکرێت. دواتر ئەوە بوو لەسەر سکاڵاکەی سەر و کۆمار دەستکاری کرا و تعدیل کرا ئەوە بووکەوە کرا بەو شێوازەی لەکرا دەکرێت لە هەر بانکێکی متمانە پێکراوی بانقی ناوەندی عێراقی کەوا نزیکە 66 بانقا تەوتیم بکرێت. بەڵام بەو شێوازە نیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان باسی دەکات و تەمەنای دەکات. تەوتینکردن بریتە لە ناردنی ژمارە حیسابی بانقی جا لە هەر بانقێک بی فەرمانبەر بۆ وەزارەتی دارایی عێراقی. وەزارەتی دارایی عێراقیش موچەکە ڕاستەوخۆ بۆ ئەو هەژمارە دەنێرێ نەک پارەکە بداتە هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەو تەوزیعیکە. کاگرات ڕژنووسیم ڕێککەوتن ئەگەر بەم شێوازە جێبەجێ بکرێ و ڕێککەوتنەکە سەر پێ بخرێ ئەم شەو سبەینێ قەراری کۆتایی لێبیرێ ئایا ما ئیتر کۆتایی بەوە نایەنێەوەی کە ناوی تەڵتینە ینی بەرەوەی ئەم ڕێککەوتنا گەر سەر پێ بکەوێ لانی کەم تا کۆتایی ساڵ دەڕوا و بۆ ئایندەش وەکو تۆ تێوان نەوتەکە زۆر مەبەستیان ئەم ئەمریکا عێراق هەم هەرێمی کوردستان کە ئەمە بچێتە ڕێچکەی ئاسایی خۆی ئیتر ڕەنگە بۆ عێراق گرنگ نەبێ بەڕاستی موچە هەرێم چۆن دابینی دەکا خەڵکەکە خۆی ڕازیە بەوە ینی پێدوان ئێمە کۆتایی بۆ تەڵتینە دێنرێکە باز دەکرا و تەڵتینێکە لە ڕێی بەختاوە بێ. خۆی ڕوونکردنەوەکەم بەس بۆ بکەوە ئەوەی کەوا ئێستا باز ناکرێت تەوتینە بەڵام لە داهاتوودا من پێشترش ڕامگەیاندووە کەوا لە کۆتاییدا هەرێمی کوردستان هەردەبێ ئاڵای سپی هەڵکا بەرامبەر تەوتین و ناچارە تەوتینەکە جێبەجێ بکە. بە تایبەتی ئێستا ئەگەر ئاگادار بن نووسراوی فەرمی پرۆژەیەکی بانقی ناوەندی هەیەکەوە کارتەکان کارتی ماستەر کیکارد و ماستەر و ڤیزە کارت ئەوانە هەمووی بێتەیەک وەکو کارتی نیشتیمانی بیتاقی موحەد بهەبێ بە هەمان شێواز کارتی نیشتیمانی بانکی هەبێت کەوا تەنها لە بانقی مرکزی دەرلێزێت ئەو کاتی هەر لە بنەڕەتدا بەڕاستی هەژماری من لەبار دەدرێت و لەبار دەبرێت و هیچ ئەسەر وجودشی نامینێت ئەو کاتی هەموو عێراق یەک زۆرە کارتە و هەموو عێراق لە هەژمارەکە وەری دەگرێت. شەڕەکە ئەو کاتی دەوی بێتەوە سەر ئەوەی کەوە پارەکە نەدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان و داخلی ئەو هەژمارانە بکە. هەرێمی کوردستان بۆ ڕازی دەبێت پێ دوای هەرێمی کوردستان بۆ ڕازی دەبێت بەغدا ڕاستە خۆم و چە بنێرێ بۆ سەر ژمارە حسابیەکە بۆ سەر کارتێکی فەرمانبەری هەرێم. بەڵێ هەرێمی کوردستان زۆر هیچی پێ ناکرێت و من پێشترش ڕامگەیاندووە کەوا هیچی پێ ناکرێت ناچارە لە کۆتاییدا هەر تەوتینەکە جێبەجێ بکە. هەرێمی کوردستان ئەگەر ساڵێک دو ساڵ پێشستا باسی ئەو کرەکەەوە نەود ڕادەست دەکە خەڵک دەیانگۆشتیوان نییە و هەرێمی کوردستان چۆن شتیوا دەکە و ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لەبەر ئەو گەندەڵی و ئەو دزیە و ئەو ناڕزایی ناو خەڵک هەیە لە بەرامبەر ئەو دەسەڵاتەکەەوە بە هیچ شێوەیەک متمانی پێنەماوە ڕۆژ بە ڕۆژ متمانی خۆی تەنانەت لە ناو عێراق و لە دەوڵەتی ئیقلیمیەکان و لە هێزە نێودەوڵەتەکانیش لەدەست داوە و محتەرەم نییە بەڕاستی ڕێزدار نییە لە ناو کۆمەڵگەی مەدەنی ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ناچارە تەوتینەکەش جێبەجێ بکە بەڵام گرنگە ئەوەیەکەوە ئێمە هەوڵ دەینکەوە بە زووترین کات جێبەجێ بکرێت و کوردستان چیتر ماتەڵە نەکات ئەو نیە ئێستا دەڵێن ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە بەجددی هاتۆتە سەرخا دەیەوێ بەغدا موچە بنێرێ و موچەی خەڵک دابەش بکرێ و زۆر بەجددی لەسەر خەتە ئەمڕۆ وەفدێکی ناردووە بۆ بەغدا وەفدێکی یاسی باڵا کە قەرار بەدەستن وەڵامیان پێەیە ئێوە نێوە حکوومەتی هەرێم ئەنج هەندێک دەڵێن ئەمار بۆ خۆی دەستکەوتە بەغدا لەگەڵ هیچ کە سولایەنێک مامەڵە ناکە ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی هەرێم مامەڵە دەکا. خۆ هەر دەبێ وابێ حکوومەتی عێراقی ناتوانێت بێ لەگەڵ موچە خۆر تاک مامەڵە بکە هەر دەبێ ئەو شوێنە فەرمیانە کوێیە کەەوە مامەڵی لەگەڵ بکە هەیئەت تەنفیزیەکانە بریتێ لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دواتر ئەگەر دامەزراوە تەشریعەکەی وەکو پەرلەمانکەوە ئێستا لەبار براوە دیسان هەر دەبێ وابێ ینی ئەوە حاڵەتەشی ئاسایی و نۆرماڵە بەڵام ئایا چێ سەبەبکاری ئەو کێشە و قەیرانە نەبووە وەچێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان دەزانین کەوا ڕۆژانە نزیکەی 350 هزار بەرمیل نەوت دەفرۆشرێ بێ ئەوەی کەوا 1 دینار و 1 سنت و 1 دۆلاری بگەڕێتەوە بۆ ناو جیرفانی خەڵک و موچەی خەڵکی پێبدا خۆی وازەحەکەوە ئەوەی کەوا بەڕاستی ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە دەیکات دوژمنیش بە خەڵکی نەکردووە و ئێستا پارەی چەندین مانجی موچەخۆرانی پێدەدرێ بەڵام نایدا هەر لە مانجی 12 2024 کاتێک پارەکەی کامل عێراق ناردی
ئەو نیوەی گلداوە نیوەی گوتی وەڵان ئەو نیوەیە جارە تەوزیع ناکەم هەر خۆرانی هەرێمی کوردستان ماوەی ڕابردوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وترا کە ئاسای حکوومەتی هەرێمی کوردستان لەو چرکە ساتەدا بۆ موچە 160 ملیار دیناری تێدا پێ دوایە حکوومەت ئەگەر موچەی پێ بدرایە دەچووە ژێر بۆ نمونە ڕکێفیە مەرجانی بەغداوە گەر خۆی موچەی پێ بدرایە وەزیری دارە ئاخر کێشەکە باسم کرد ینی ئەوە عیلاقی زۆر بە موچەدان نییە عیلاقی بە فشاری ئەمریکا لەسەر حیساری بۆ سەر ئێرانە ئەوە یەک دوو بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی کەوالایانی معنیە خۆی مانگ و تقریبا مانگە 35 ڕۆژ پێشەستا باسی ئەوەی کرد لە فەرمی لە کەناڵەکان باسی کردکەوە ئێمە ئەگەر ناچار بین موچە خۆمان دەتوانین دابینیکەین و هەمانە و دەیدەین ئەوە خاڵێکی گرنگە و خاڵشتر بۆ موچەی پێ نادرێ ئێستا هەر بە قسەی خۆیان وەرگین قسەی خۆ دەڵێ ئێمە داهاتمان کەمە بەڵێ داهاتیان کەمە لەبەرەوەی کۆمپانیای حیزبیەکان کۆمپانیای دوو بنەماڵەکە کۆمپانیای بەرپرسە باڵاکان بۆتە شەریک نەک شەریک بۆتە خاوەنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بڕۆ سەیری داهاتەکانی کامیری پوینت تو پوینت بکە داهاتی نەوت بکە داهاتی غاز بکە داهاتی شارەوانی بکە داهاتی تەندروستی و مختبەر و تاقیکردنەوەکان بکە هەمووی ئێستا کۆمپانیەکان نەبوونە شەریک بوونەتە خاوەنی بۆیە داهاتەکە زۆر کەم دەگەڕێتەوە بۆ لایەنە ڕسمیە فەرمیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام داهاتە هەرە زۆرەکەی بۆ کۆمپانیا شخصی و بەرپرسەکانی حزبی و دوو بنەماڵەکە کاگراد ئێستا کەواتە بە بۆچوونی تۆ ئەم شەو ئەمڕۆ ڕێکەوتن دەکرێت ئەم شەو بڕیار لە ڕێکەوتنەکە دەدرێ و سبێنی لە ئەنجومەنی وەزیران تێدەپەڕێنرێ خۆی بەڕاستی ڕێکەوتنەکەوا کۆنکریتی نییە و زۆر مەجای تێدا حکوومەتی هەرێمی کوردستان ماتەڵ بکات و کات بکوژێت و تاخیری بکات بۆیە ئەم لە باڕدانیمە بگەنە هیچ سیغەیەکی ڕێکەوتن ئەم شەو و ئەگەر بشگەنێ هەندێک خاڵی وردەکاری دەبێت چکە ئێمە ئەوەی لەبیر نەکەین تەڕەفی ئەساسی ئێستا بەڕاستی نەوتی هەرێمی کوردستان لەدەست حکوومەتی هەرێمی کوردستانی فەرمی نەماوە ئێستا لەدەست گروپی کۆمپانیەکانی ئەپیکۆرە و ئەوان مفاوەزات دەکەن تەنانەت بێڕێزی گەیشتە ئەو دەرەجەیەک بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان بەشداری فەرمی کۆبوونە فەرمیەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن یعنی وای لاتوە وەکو ئەفریقیا لاتوە هەندێک وڵاتی ئەفریقی ئێستا کۆمپانیا لە داهاتوودا دەتوانێت سەرۆک وەزیران دابنێ سەرۆک وەزیران لابدا وەزیر بگۆڕێ وەزیر دابنێ بەڕاستی ئێستا نەوت لە دەستی هەرێمی کوردستان وەکو حکوومەت و وەکو پەرلەمان و وەکو خەڵکی هەرێمی کوردستان نەماوە ئێستا لایەنی پەیوەندیدار و ڕاستەوخۆ و خاوەنداریەتی ڕاستەوخۆی بریتە لە کۆمپانیاکان بۆیە تەمەشا دەکەن لە مفاوزاتەکانیش لەگە عێراق ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی تەرەفێکن و کۆمپانیەکان تەرەفێکن وای لێ هاتووە قسەی کۆمپانیەکان چییە لە ڕێکەوتنەدا بەڵێ قسەی کۆمپانیەکان چییە لەم ڕێکەوتنەدا نوێنەری کۆمپانیەکان و چەندین جار لە بەیاننامەی فەرمی هاتووەکەوە ئەپیکۆر نوێنەری ئەپیکۆر لە مفاوەزاتدانە لەگەڵ حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دووبارە ناردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تەنانەت ئەپیکۆر لە بەیاننامەی ڕسمی هەیە دەڵێ ئێمە خۆمان نەوتی هەرێمی کوردستانمان هەرزان فرۆش کردووە بۆی دەمانوێت زیاتر خەرز بفرۆشرێت یعنی وای لاتوێ ئێستا تەنان نرخەکەشی لەدەست حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی نییە ئەوە خاڵێکی زۆر گرنگ و حەساس و بەڕاستی مەترسیدارە و نەوەکانی داهاتوو پێویستە ئەو کێشەیە چارەسەر بکرێ ئێستا ئێمە ئەو جیلە بەڕاستی فەوتان لە دەست ئەو دەسەڵاتە بەڵام ئێمە دەبێت خەمێک لە نەوەکانی داهاتوومان بخۆین مناڵەکانی داهاتوومان بخۆین ئەوە گرێبەستەکانیان گشخانە تەنانەت کەس نازانێت بە چەند ساڵتر کۆتایی پێدە ئەو گرێبەستە کاگرات دوا پرسیارم ئەمە گەڕانەوە نییە بۆ خاڵی ناڵێم سفر بەڵام خاڵەکانی سەرەتا ینی ساڵانێک لەمەوبەر ئێمە هەر تەنانە لەو کاتە نەوتیشمان دەرنایەنا موچە ئاهات و ژیانی خەڵک باش بوو ئێستا دیسانەوە دەبێ و نەوتی کە دەرێنین و چەند ساڵە هەوڵمان بۆ داوە بینێری نەڕێی بەغداوە بەغدا بیفرۆشیەوە بۆی کە موچەمان بۆ بنێرێ بەڵێ پرسیارەکەم وە ئەمە گەڕانەوە نییە بۆ خاڵی سەرەتا وەڵا بریا بە خاڵی سەرەتا بە ئێمە بە سەلبی ئێستا گەڕانێن تۆ سەلبی چکە نەوتمان بە ملیۆنەها بەرمیل نەوت لە ژێر خاچی هەرێمی کوردستان دەرهاتووە بێ ئەوەی داهاتەکەی بگەڕێتەوە لات
دواتر ئێستا نەکدا هاتت بگەڕێت لەسەری قەرزار بوویەوە ئەوە خاڵی دوم خاڵی سێم ئێستا بووینەتە بارمتەی کۆمپانیەکان ینی بریا بە بمانتوانێت بگەینەوە سەر خاڵی سفر و خاڵی سەرەتا بەڵام بەداخەوە هەتا ئەو دەسەڵاتە مابێ هەتا ئەوانە حکومڕان بن ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان خاک و خەڵکەکەی لە قەیرانی زیاتر دەبن و کێشەی زیاتر دەبن و نەک بۆ ئێستا بۆ ئەو جیلە وەکو باسم کرد بۆ نەوەکانی داهاتوشمان هەر دەبنە بەڵا بەسەر ئەو خەڵکە. بەڕێز پرۆفیسۆر ڕادڕەفە سەرۆکی تیمی سکاڵاکارانی تەوتینی موچە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.